بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لا آيات دوازدي سورة لقمان دسين سر باسي ئامۆژگاریەکانی لقمانی حەکیم کە دەرسی ڕابردوو باسمان کرد. طبعا لقمانی حەکیم قولی زۆرینەی عولەما ئەوەیە کە پیاوچاک بووە بەڵام خاوەنی حکمت و داناییەکی زۆر بووە، پێغەمبەر نەبووە، کە ڕیوایەتێکیش هەیە دەڵێن کاتی خۆی خوای گەورە سەرپشتی کردووە لە بینی پێغەمبەرایەتی و دانایەتیدا حکمتدا. لقمان فەرموویەتی ئەی خوای پەروەردیگار ئەگەر ئیختیار لە دەستی خۆمدایە حکمت و داناییەکەی وەردەگرم، چونکە ئەرکی پێغەمبەرایەتی ئەرکێکی قورس و گرانە و ئەگەریش فەرمانم پێ دەکەی ئەی خوای پەروەردیگار سەمعن وەتاعن گوێڕایەڵم چیم پێ دەستپێری ئەوەی دەکەم. ئەوە یەکێکی دیکەیە لە حکمت و طبعا داناییەکانی لقمان کە دیقەتی دەنێ طبعا لەبەر بەرپرسیاریەت و یعنی هەوڵی نەدا ببێتە بەرپرس و طبعا سەرکردە ئەرکی قورس و گران وەربگرێ، بەڵام لە هەمان کاتیشدا ئەگەر خوای گەورە ئەرکەکەی پێ بسپێرێ ئامادە بووە ئەرکەکەی جێبەجێکە. کاتێک دەفەرمونون لە لقمانی حەکیمیان پرسی و ئەی لقمان بەچی ئەو هەموو حکمت و دانایی و زانستە دووەرگرت؟ خۆتۆ پێشتر کۆیلە بووی، طبعا کۆیلە بووە، طبعا پێش سەرەتا کۆیلەی کۆیلە طبعا حەبەشی بۆ ڕەشپێستیش بووە، گەورە و طبعا سەرکرد ئەوەی هەبووە، طبعا وەک دەڵی پیاوی کەسێک بووە وەکو کۆیلە طبعا مامەڵەیان لەگەڵ کردووە. لقمانی حەکیم دەڵێ بە چوار شت ئەو حکمت و داناییەم وەرگرت. یەکەمیان بەوەی کە زۆر ڕێزی گەورەکەی خۆم دەگرت، ڕێزگرتن لە گەورەکان یەکێکە لە حکمەتەکان و یەکێکە لە کارەکان و یەکێکە لە شتە باشەکان کە ئینسان وەک دەڵێ وردبینی و دانایی و زانستت پێدەدا. خاڵی دووەم دەفەرمێت هەر کاتێک ئەمانەتێکم پێ سپێردرابێت لە کارێکدا کارەکەم بە جوانترین شێوە ئەنجام داوە ئەمانەت پارێز بووم، کە ئەمانەت پارێزی تەنها ئەوە نییە تۆ دزینەکەی، ئەمانەت پارێزی ئەوەیە تۆ ئەگەر کارێکت گرتە ئەستۆی خۆت کارەکەی وەک خۆت بکەیت. جاری وایە کرێکارە خیانەتی پێدەکرێ، کابرا کرێکارە بەنمونە پارەی کرێکاری وەرگرت و ئەگەر صاحب ئیش چاوی لێ نەبوو بەنمونە چوپاڵی دایەوە و دانیشت خیانەتی کردووە. مامۆستایەک بەنمونەوە دەرسی دەڵێتەوە ئەگەر خواخوای بێ دەقەیەک درەنگتر بچێتە ژوورێ و وەک دەڵێ دوسێ دەقە زووتر بێتە دەرێ و دەرسەکەی بە غاوەغا و بە گاڵەگاڵ بەڕێکات و ئەو مادە و منهەجەی کە بۆی دانرا وەکو پێویست نەیگوتەوە خیانەتی کردووە. بەنمونە مۆزەفێک لە دایرەیەکیە ئەگەر لە دەقەی یەکەمی دەوامەوە لەوێنە بێت تا کۆتایی و خۆی لە کاتی دەوامدا مەشغوڵ کا و سەرقاڵ کا بە شتێکی دیکە خیانەتی کردووە. بۆیە دەفەرمێ من هەر کاتێک کارێکم پێ سپێردرابێ خیانەتم لە کارەکەمدا نەکردووە. خاڵی سێهەم دەفەرمێت هەر قسەیەکم کرد بێ قەدرۆم نەکردووە. ئەوە یەکێکی دیکە بووە لە هۆکارەکانی حکمت و دانایی. و هەروەها خاڵی چوارەم دەفەرمێت هیچ کاتێک تەدەخولی کارێکم نەکردووە کە پەیوەندی بە خۆمەوە نەبێت. جا عولەما دەفەرمون سەرچاوە و بناغەی هەموو حکمتێک ئەو چوار سیفەتانەنە. ئەگەر کەسێک دەیەوێت حەکیم بێت و دانابێ و بە کەسی ژیر و عاقڵ تەماشا بکرێت و سیر بکرێ ڕێزی لە خۆت گەورەتر بگرە. هەمیشە ئەوەی لە خۆت گەورەتە هەر کەسێکە بەقەدەر خۆی و چەندی پێویستە ڕێزی لێ بگرێت، چونکە تا ڕێز بگری لە خۆت گەورەتر بۆ خۆت بەڕێزتر دەبی و گەورەتر دەبی. و هەروە هەر کارێکت پێس پێدراوەکو خۆی بیکە و قسە کردت ڕاز بە تەمان درۆ لە ئینسانی ئیماندار ناوەشێتەوە. و هەروەها خۆت یعنی تەدەخول نەکردنی ئیشی خەڵکی کارێک پەیوەندی بەتەوە نەبوو ئینسان چاکتر و تەدەخولی نەکا. یەکێکی دیکە لە حکمەتەکانی لقمان سەلامی خوای لێبێ طبعا ئەو سوورەتە چەند ئامۆژگاریەکی کەمی تێدانا دەنا لقمان دەیان ئامۆژگاری دیکەی هەنا. یەکێکی دیکە لە حکمەتەکانی لقمانی حەکیم ئەوە بۆ دەڵێن کاتی خۆی کە کۆیلە بووە گەورەکەی بانگی کردووەتی لقمان بڕۆ مەڕێکی سەر ببڕە
بەڵام کوێی لە هەموو شوێنێک خاوێنتر و پاکترە ئەوێن بۆ بێنە دەڵێن مەڕەکەی سەر دەبڕێ زمانی دەبا لەگەڵ دڵی زمان دڵ تەمان پێشکەشی ئەوەکەی گەورەکەی خۆی دەیکا ڕۆژێکی دیکە پێی دەڵێ بڕۆ پیسترین شوێنی ئاژەڵێک سەر ببڕە و پیسترین شوێنەکانی بۆ بێنە ها دیسان دەسێ سەری دەبڕێ بەڵام هەمان هەر دڵ و زمانی بۆ دەباتەوە دیارە لێی دەپرسی بۆ هەردوو جارەکە هەر یەک شتت بۆ هێنا ها دەفەرمێت دڵ ئەگەر پاک بێ وایە بەبێ گومانی لە هەموو شتێک چاکترە ها بە تایبەتی دڵ مەستەر و سەرچاوەی هەموو هەڵس و کەوتەکانی ڕۆژانەتە ئەگەر دڵت پاک بوو دڵت خاوێن بوو بێگومان هەڵس و کەوت و مامەڵەی ڕۆژانەشت خاوێن دەبێ بۆیە ها جاری وا دەگوترێ خۆ بە کردار نییە خۆ بەڕواڵەت نییە هەموو ڕواڵەتێک کاردانەوەی ناخە ها ئەوە ڕاست نییە ئینسان چی لە ناخدابێ ئەو شتانە لە هەڵس و کەوت و تەسەڕوفاتی و پاشانی زمان فعلا ئەگەر بەچاکە بەکاری بێنی وەرە قورآنی پێ بخوێنە ذیکری پێ بکە وایە قسەی خۆشی پێ بکە قسەی باشی پێ بکە سڵح و ئاشتەوایی پێ بکە لە بینی خەڵکیدا وایە بزانە چەند خێرت بۆ دێن ڕۆژانە بەهۆی زمانەوە وایە هەدی بەعەکسەوە بەرەڵایکە ها وەک دەڵێ لە خراپەدا بەکاری بێنە بەهۆی زمانەوە ئەوەی پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم زۆرینەی خەڵکی بەهۆی دروێنەی زمانەکانیانەوە لە قیامەتێ بەرەو ئاگەر ڕادەکێشرێن لەسەر ڕوو بۆیە دەرسێکی دیکەی گرنگەوەی کە ئینسان احتیمام بە دڵدا پێش شکل و ڕواڵەت دڵت خاوێن بوو دڵ ئەلا ئین فی الجەسەد مضغە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم لەناو جەستەی ئینسانیدا پارچە گۆشتێک هەیە ئەگەر چاک بوو هەموو ئەندامەکان چاک دەبن و ئەگەریش خراپ بوو هەموو ئەندامەکان خراپ دەبن ها زمانیش حەدیثمان هەیە پێغەمبەر دەفەرمێ هەموو ڕۆژێک هەموو ئەندامەکان کە بەیانی دادێت لەبەر زمان دەپاڕێنەوە دەڵێن چاکی و خراپیمان بەهۆی تۆوەیە ئاگات لە خۆت و لە ئێمەش بێ ها ئەگەر تۆ چاک بی بە چاک بگەڕی ئێمەش تووشی چاکە دەبین و بە خراپە بگەڕی بۆیە دوای دڵ دوای قەراری دڵ ئەوەی کە لە هەموو گوناهەکاندا بەکار دەهێنرێ زمانە کە لە هەموو گوناهێکدا نیسبەتێک تەئسیری و کاریگەری هەر هەیە جا سەرەتای ئاەتەکەی بەم شێوەیە بەسەرهاتەکەی دەفەرمێت وەلەقەد ئاتەینا لوقمان الحکمە وەلەقەد ئەو لامە لامی قەسەمە سوێندا قەدەکەش بۆ تەوکیدە یعنی سوێن بەخوا و بەبێ گومانی ئاتەینا بەخشیمان ئێمە یا بەخشی بوومان ئێمە لوقمانە بە لوقمانی حەکیم الحکمە دانایی کارزانی وردبینی شارەزایی ئەنیشکر لله یەکەم شتیش کە فەرمانمان بە لوقمان کردبوو لە بەرامبەر ئەو حکمت و دانایی و نیعمەتەی خوادا بیکا و بەکاری بێنی پێمان گوت ئەنیشکر لله لەسەر ئەو نیعمەتە سوپاس گوزاری پەروەردگارت کە ستایشی پەروەردگاری خۆت کە وەلەقەد ئاتەینا لوقمان الحکمەتە سوێن بەخوا و بەبێ گومانی ئێمە بەخشی بوومان لە سەردەمی خۆیدا بە لوقمانی حەکیم چی الحکمەتە وردبینی و شارەزایی و دانایی و پێشمان گوتبوو ئەنیشکر لله تۆ دەبێت لەسەر ئەو نیعمەتە ستایش و سوپاسی پەروەردگارت کەیت چونکە سەرچاوەی حکمەتەکە سەرچاوەی داناییەکەت لە خواوەیە بۆیە دەبێت ستایشی خوا بکەیت ئەو جار بە شێوەی گشتی خوا دەفەرمێت وەمەن یەشکر هەر کەسێک لەسەر چاکە و نیعمەتەکان سوپاس گوزاری خوا بکە فەئینەما بێگومان تەنها یەشکر لنەفسی ئەو کەسە ستایشی خۆی دەکا ستایشی خۆی دەکا یعنی چی یعنی قازانجی ستایشکردنەکەی قازانجی سوپاس گوزاریەکەی دەگەڕێتەوە بۆ چێ بۆ خۆی چونکە ها خوا دەفەرمێت لەئین شەکەرتم لەئەزیدەنەکم قەراری خوایە ئەگەر ئێوە شوکرانە بژێری من بکەن لەسەر نیعمەتەکان بۆتان زیاد دەکەمەوە هەر لە دنیای قازانجت کردووە و پاشان شوکرانە بژێری بەشێکە لە عیبادەت و لە خواپەرستی خوای گەورە لە قیامەتیش بە ئەجر بۆت دەنووسێ خوا چاکەیەکی لەگەڵ کردووی دەڵێ ئەلحەمدولله ها ئەلحەمدولله هەر حەدیثمان هەیە بە من ئاوی دەخۆیەوە ها کە دوای ئاو خواردنەوەی ئەلحەمدولله الذی سەقانا عەذبا فوراتا نتخوێن بە نمونە ئاوەکەت خواردوتەوە بۆ چێت خواردوتەوە بۆ خۆت وایە بۆ خۆت تینوایەتێکە چکاوە بەڵام لەبەرەوەی هەز دەکەی کە نیعمەتەکە ئی خوایە تینوایەتێکە خوا وەک دەڵێ لە کۆڵی کردوویەوە ستایشی خوا دەکەی خوای گەورە تێر ئاویشت دەکا ئاوی چاکتریشت پێدەدا
ولا بەرامبەریشدا دەفەرمێت خوای گەورە لە گوناهی شت خۆش دەبێت لە تاوانەکانی شت خۆش دەبێت جا ئەوە بۆ هەموو نیعمەتێکی دیکەوایە هەر نیعمەتێک ستایشی خوای لەسەر بکرێ بە ستایشکردن نیعمەت زیاد دەکا و لە قیامەتیش ئەجرت مسۆگەرە بەڵام شکرانە بژێری هەموو کاتێکی هەر بەوەی دەبێت بڵێ ئەلحەمدوللا بێگومان نەخێر سێ جۆر شکرانە بژێریمان هەیە ها کاتێک خوا نیعمەتێکت لەگەڵ دەکا دەبێت بە سێ ئەندام بە سێ شێوە شکرانەی خوای بکەیت یەکەم لە دڵەوە ئەو نیعمەتەی خوا پێی داوی حەزت لێبێ خەڵکی لەو نیعمەتەی هەبێ ئەوە جۆری یەکەمە ئەوە کە لە حەسودیش دەتپارێزە ئینسان ئەگەر وابێ خۆت ڕابێنە هەر نیعمەتێک هەر چاکەیە خوا بە تۆی داوە هەتۆ جستەیەکی جوانی پێداوی خوا ئەگەر هەموو خەڵک جوان بێ چ زەرەر لە تۆ دەکەوێت ها خۆ ئینسانەکە عەقڵانە بیرکاتەوە وایە خوا ماڵی پێداوی ئەگەر هەموو خەڵک ماڵی هەبێ قازانجیش دەکەی خۆ هیچ کەس حەزوتیت پێ نابە وایە خوا سیارەی پێداوی بە نمونە لە گەڕەکێکیدا ئەگەر هەموو خەڵک سیارەی هەبێ قەت هەر لە ڕووی دنیایشەوە قازانجتە خۆ بۆ تۆ وانە ئەو نیعمەتانەی کە ئەتۆ هاتن ئەگەر خەڵک هەیبن تۆ قازانج دەکەی بۆیە هەنگە یعنی جۆری یەکەمی شکرانە بژێری ئەوەی لە ناخدا حەزت لێبێ خەڵکیش هەر ئەوە بۆ خۆی پاداش لەسەر وەردەگری ها خوا چاکەیەکی لەگەڵ تۆ کردووە حەزت لێ خەڵکیش وەک تۆ ئەو چاکەی لەگەڵ بکرێ ئەو جۆرێکی عیبادەت جۆرێکی شکرانە بژێریە جۆری دووەمی ئەوەی بە زمان خوا نیعمەتی لەگەڵ کردی چاکەی لەگەڵ کردی سنەت وایە بڵێ ئەلحەمدوللا سوپاس بۆ تۆ خوایە بە ئیتۆی دەزانم خوایە ئەوە جۆری دووەم جۆری سێم ئەوەیە خودی نیعمەتەکەی لە ڕەزامەندی خوادا بەکاربێنی وایە کابرا ماڵی هەیە و سەروەت و سامانی زۆری هەیە هەر پارەی بژمێرێ بڵێ ئەلحەمدوللا و یەک دیناری لێ نەبەخشێ پێشی وا بێ سوپاسی خوای گەورەی کردووە هیچ ئەوە بەتەنی قیمەتی نییە دەبێت پارەکەت بەکار بێنی لە ڕەزامەندی خوادا ئەوجار شکرانە بژێری خوات کردووە خوا بە نمونە جەستەیەکی ساغ و باشی داویێ هەر بەوەندەی بڵێ ئەلحەمدوللا جەستەکەم ساغە نا لەگەڵ ئەوەدا جەستەکەشت بەکار بێنە لە عیبادەتی خوای گەورەدا علمی پێداوی بە هەمان شێوە و هەر نیعمەتێکی دیکەش بۆی شکرانە بژێری کە دەڵێ خوای گەورە شکرانە بژێری خوا بکە یعنی ئەی لوقمان حەز لێبێ خوای گەورە چۆن ئەتۆی کردووە بە حەکیم و دانا هەموو خەڵکیش حەکیم و دانا بێ خۆ ئەگەر هەموو خەڵک حەکیم بایە لە سەردەمی خۆشیدا قازی بوو تەوان زۆرترین مشکلەی لە کۆڵ دەبوویەوە بۆ خۆی هەر لوقمان و هەر کەسێکی دیکەش مەسەڵەن ئەوجار بە زمانی شکرانەی خوای گەورە بکە و بە کرداریش بیسەلمێنەکەش سوپاسی خوا دەکەی وەلەقەد ئاتەینا لوقمان الحیکمە سوێن بەخوا ئێمە بەخشی بووبان بە لوقمانی حەکیم حکمت و دانایی ئەنیشکر لله فەرمانیشمان پێکرد کە شکرانە بژێری خوا بکە ومن يشكر هر کەسێک شکرانە بژێری نیعمەتەکانی خوا بکە فإنما بێگومان ئەو کەسە يشكر سوپاس گوزاریەکەی لنفسه تەنها و تەنها دەگەڕێتەوە بۆ قازانجی خۆی لە بەرژەوەندی خۆیدایە ئەدی ومن کەفەڕە هەر کەسێک سپڵە بێ ها نەک کافر بێ ئاگاتان لێبێ لێرە وشەی کوفر کە لەگەڵ شکری بەکار هات لە قورئانەدا شکر بە معنای سوپاس گوزاریە کوفر بە معنای سپڵەیە نەک کافر بوونی لە دین دەرچوونها ومن کەفەڕ یعنی هەر کەسێک سپڵە بێ هەر کەسێک پێنەزان بێ وەکو گوتم بەدڵ هەز بە نیعمەتەکانی خوانەکە بە زمان اعترافی پێنەکە نیعمەتەکان لە ڕەزامەندی خوادا بەکار نهێنێ فإن الله بێگومان خوا غەنیون بێنیازە پێویستی بە سوپاس گوزاری من و تۆ نییە ئەوەی کە قازانج دەکات لە سوپاس گوزاری و ستایشکردنی خوای گەورە خۆتی خوای گەورە لەبەر خۆت پێ دەڵێ سوپاسم بکە وا تا بۆت زیاد کەم لەبەر خۆمان پێمان دەڵێ سوپاسم بکەن تا پاداشت بۆ بنووسێتەوە ئەگەر نەتکرد خواچی لێکەم دەبێ هیچ شکرانەی نیعمەتت نەکرد خوا نیعمەتەکەت لێ دەستێنێتەوە و لە قیامەتش لەسەر سپڵەیەکەی سزا دەدا ئەوەی کە زەرەری کردووە خۆتی ومن کەفەڕە هەر کەسێک سپڵە بێ فإن الله بێگومان خوای گەورە غەنیون بێنیازە و ستایشکراویش واضح حیاتەکانیە پاشان لە فەرمێ وإذ قال لقمان لابنه بیر بکەوە کاتێک لقمان بە کوڕەکەی خۆی گوت وإذ قال لقمان لابنه يعني بیر بکەوە کاتێک لقمان بە کوڕەکەی خۆی گوت وهو يعظه ئەو کاتەی کە ئامۆژگاری کوڕەکەی دەکرد پێی گوتی یا بونەیە ئەی کوڕەکەم ئەی کوڕە خۆشەویستەکەم ئەی کوڕە شیرینەکەم کە ئەی یا بونەیە ها لە یعنی کەلیمەیەکە بۆ خۆشەویستی گچکەکردنەوەی ناوەکەیە نەیگوت کوڕ یا ئەی کوڕەکەم یا ئەی کوڕە شیرینەکەم لا تشرك بالله
هاوبەش و شەریک بۆ خوا بڕیار مەدا. لە چیدا پێداهات؟ لە مەسەلەی عەقیدە و بیر و باوەڕدا پێداهات. وإذ قال لقمان لابنه بیر بکەوە کاتێک لقمان بە کوڕەکەی خۆی گوت وهو يعظه کاتێک لقمان ئامۆژگاری کوڕەکەی خۆی دەکرد پێگوت یا بونەیە ئەی کوڕەکەم لا تشرك بالله هاوبەش و شەریک بۆ خوا بڕیار نەدە، یعنی لەگەڵ خوادا کەسێکی دیکە مەپەرستە. بەڵام کە گوتمان شەریک بڕیاردان بۆ خوا تەنها تەوان نابێ ئینسان ئەو دار و بەردانەی بێنە پێش چاوکە لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم کرابوونە بت و خەڵک لە بەرامبەریدا سوزدەی دەبردن. بتی لەو شێوەیە ئێستا لەناو موسڵماناندا نییە ها، بەڵام لە زۆر شتی دەها لە بە قسێکردندا زۆر کەس هەیە ئەوەندەی کە گوێڕایاڵی غەیری خوای گەورە دەکا، ئەوەندە ئەمری خوای گەورە و ئەمری پێغەمبەری لەکن گرنگ نییە. زۆر کەس هەیە ئەوەندەی کە بنمونە لە کەسێکی دیکە دەترسێ جگە لەخوا ئەوەندە لە خوای ناترسێ. زۆر کەس ئەوەندەی خۆشەویستی غەیری خوای لە دڵدایە، خۆشەویستی خوای هێندە لە دڵدانیە. جا هەندێک جار ئینسان نەفسی خۆی لێ دەبێت بەخوا نەعوذ بالله، هەندێک جار سەروەت و سامانت لێ دەبێت بەخوا نەعوذ بالله، هەندێک جار کەسابەت و میهنە و پیشەکەت واد لێ دەکات لە خوا دوور خاتەوە و لە ئەمری خوا و پێغەمبەر دوور دەخاتەوە. ئەوانە هەمویان ئەگەر گەیشتە ئەندازەیەک لەبەر ئەوانە خوات ئیهمال کرد و پێغەمبەرت ئیهمال کرد و بە قسەی خوات نەکرد و بە قسەی پێغەمبەرت نەکرد، یعنی ئەوانەت لە بە قسێکردندا هێناونەتە ڕیزی خوای گەورە. بۆیە فەرقی نییە ها ئێستا کەسێک ببێتە عەبدی قەبرستانێکی کە ئێستا بەداخەوە زۆر جار کە باسی شرک دەکرێت تەنها باسی ئەو کەسەی دەکرێت کە دەسێتە سەر قەبرێکی تەبەن هاواری مردووێکی دەکا. ئەدی ئەوەی دەسێت لەبەردەم کۆشکی زاڵمێکیدا ڕادەوەستێ و ئیتاعی زاڵمەکەی دەکا، خۆ خەراترا بەتەکید. ئەو کەسەی کە دەبێتە کۆیلەی تاغوتێکی و بۆی دەڵێ ئامادەیە لە پێناویدا ببڕێ و بکوشێ و هەرچی خراپە هەیە بیکە، خۆ هەر ئەوە خەتەرەکەی زۆر زیاترە. بتپەرستی ئەوەی دەسێتە سەر قەبر بنمونە ئەگەر بەو نیەتەش بچێ قەبرەکەی بپەرستێ زەرەرەکەی هەر بۆ خۆیە. کە هیچ کەسێکیش ئەوەی بەناو موسڵمان بێت تەبعاً بە نیەتی پەرستن ناچێتە سەر قەبری. ئەو پەڕی بە نیەتی ئەوەی دەسێ مردووەکەی پێکەسێکی باشە داوای لێ دەکا بۆی لە خوا بپارێتەوە. ئەو پەڕی بۆش ئینسان لە دین دەرناچێ، ئاگاتان لێی بێ. ئەو قەبر پەرستی کاتێک ئینسان پێی دەبێتە موشریک کە چووی ڕاستە و خۆت داوات لە قەبرەکەی کرد بڵێ ئەی قەبرەکە ئەی فڵان کەسەی کە لەناو ئەو قەبرەیدای بۆ خۆت چاکمکەوە، بۆ خۆت شیفام بدە، بۆ خۆت منداڵم پێ بدە. ئەگەر ئەوە ئینسانی لە دین دەردەکات دەنا پێی بڵێ بۆم لە خوا بپارڕێەوە دوعام بۆ بکە لەکن خوای ئەو پەڕی بابەتێکی خلافیشە تەوەسول، بەڵام ئەو پەڕی گوناهی کردووە کەسەکە نەچۆتە دەرەجەی کافرەتی و بێباوەڕی، بەڵام ببیە عەبدی وەک دەڵێ فیکرێک منهەجێک شەخصێک هەرچی بێ ئەمری خوایە لە پێناویدا بیکەی و ئامادەبی، ئەو کاتە خەتەرەکەی زۆر گەورەترە. بۆیە لوقمان سەلامی خوای لێبێ بەو مەعنا فراوانەی بە کوڕەکەی گوتووە شەریک بۆ خوا بڕیار مەدە، چونکە کوڕی لوقمانی تەبەن لوقمان دانا و حەکیم بۆ کوڕەکانیشی ئیماندار بوون هاخۆ بتیان نەپەرستووە تا لە بتپەرستی بیان هێنێتە دەرێ، بەڵام فەرموویەتی وریابن لە ژیانتاندا هیچ کەسێک لە ئیطاعەکردن و بە قسێکردن و گوێڕایەڵیکردن و خۆشەویستیدا نهێنە ڕێزی خوای گەورە. ئەوە تەبەن شیرکە بە مەعنا گەورەکەی. وإذ قال لقمان لابنه بیر بکەنەوە کاتێک لوقمان بە کوڕەکەی خۆی گوت وهو يعظه کاتێک ئەو لوقمانە ئامۆژگاری کوڕەکەی دەکرد پێی گوتی یا بونەی ئەی کوڕەکە لا تشرك بالله هاوبەش و شەریک بۆ خوا بڕیار نەدەی. بۆ چونکە ئین الشیرکە بێگومان شیرک و هاوبەش بڕیاردانان بۆ خوا لە ظولم عەظیم بە دڵنیاییەوە ستەمێکی زۆر گەورەیە. بێگومان شیرک بڕیاردان بۆ خوا ستەمێکی زۆر گەورەیە. بۆیە لە قورئاندا بە زۆری کەوشەی ظالم و ظولم بەکارهات مەبەستی بتپەرستیە ها، چونکە ئاەتێکمان هەیە ها خوا دەفەرمێت الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بظلم. باسی ئیماندارە سەرکەوتووەکان دەکات لە ڕۆژی دوایدا ئەوانەی دەستنە باشتێ دەفەرمێت ئەوانەی کە ئیمانیان هێناوە و ئیمانەکانشیان بە زوڵم دانەپۆشیوە. ئیبن عەباس دەفەرمێت کە ئەو ئاەتە هاتە خوارە سەحابە زۆر دڵیان ناخۆش بوو، وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵێ ئێمە ئیماندارین ئیمانمان هێناوە، بەڵام هیچ ئیماندارێک نییە نیسبەتێک زوڵمی نەکردێ، زوڵم لە خۆت یان لە دەوروبەری خۆت. هیچ کەس نییە
وەک دەڵێ گوناهێکت کردبێ تەمان زوڵمە لە خۆت کردووە خراپەیەکت لەگەڵ کەسێک کردبێ زوڵمە کردوتە تەنانەت غیبەتی کەسێکەکەی زوڵمە لێت کردووە بوختانی بۆ بکەی زوڵمە و فەرمویان بەو ئاەتەی بێ کەسمان ڕزگارمان نابێ ئەی پێغمبەر صلی الله عليه وسلم پێغمبەر فەرمووی سوورەتی لوقمانتان نەدیوە خوا دەفەرمێت ئین الشرک لظلم عظیم شرک ستەمێکی گەورەیە خوای گەورە کە لەوێش دەڵێ ئەوانەی ئیمانیان هێناوە و ئیمانەکەیان بە ستەم دانەپۆشیوە یعنی بە شیرک دانەپۆشیوە دەنا ئینسان لەگەڵ عەمەلی ساڵحدا نیسبەتێکی دیکە ستەمی هەبێ بەوەی ئینسان مەرج نییە خوا بیخاتە جەهەنەمێ و لە دین دەریکە ها بەس بە شیرک ئینسان لە دین دەردەچێ و کەسێکیش بە شیرکەوە بمرێ بۆچی گەورەترین زوڵمە چونکە هەتایە خۆت مەحروم دەکەی لە لێخۆشببوونی خوای گەورە خۆت مەحروم دەکەی لە بەهەشت وەروە لە ناو جەهەنەم و ئاگریشدا دەمێنیەوە بۆ هەتایی وانە لە دنیا کەسێکی بسووتێنی پێ دەڵێن زاڵمیاننا بەبێت تاوانی بێنی نەوتی پێداکە و ئاگری تێبەردا ببیە هۆکاری خۆسووتاندنی کەسێکیش هەر زاڵمی وایە یارمەتی کەسێکیش بدەیت لەسەر خەڵک کوشتنی هەر زاڵمی ئەدی ئەگەر کەسێک وەک دەڵێ بۆ خۆی بسووتێنێ زاڵمە یا زاڵم نییە زاڵمە بەتەکەیت ئەدی ئەو کەسەی دەبێتش وەک دەڵێ هۆکاری ئەوەی کە بۆ خۆی هەتا لە جەهەنەمێدا بسووتێ بێگومان ستەمەکەی گەورەترا بۆیە ئاەتەکە وازەحە وإذ قال لقمان لابنه کاتێک لقمان ئامۆژگاری کوڕەکەی خۆی کرد وهو يعظه لە کاتێکدا کە ئامۆژگاری دەکرد فەرمی یا بونەیە ئەی کوڕەکەم لا تشرك بالله هاوبەش و شەریک بۆ خوا بڕیار مەدە إن الشرك لظلم عظیم بێگومان شیرک و هاوبەش بڕیاردان بۆ خوا ستەمێکی گەورەیە ئەو جار خوای گەورە دێت لە دوو ئاەتدا باسی ئامۆژگاریەکانی خۆی دەکات نەگی لوقمانها ئەو ئاەتانە ئامۆژگاری لوقمانی حەکیم نین ئامۆژگاری خوای پەروەردگارن بۆ هەموو بەشەریەت بۆ هەموو مرۆڤایەتی و بۆ هەموو هەتا باسی ئیمانداریش ناکە هەر باسی ئینسانیەت دەکا باسی ئینسان دەکا خوای گەورە بۆ خۆی ئەو جارێک نەک لە ڕێگای لوقمانی حەکیمەوە بێگومان لوقمانی حەکیمیش لە بەرامبەر داک و بابیدا لە ئەو پەڕی چاکە و چاکەکاریدا بووە منداڵەکانیش و خەڵکیشی فێر کردووە لەگەڵ داک و بابیاندا چاک بن بەڵام خوای گەورە بۆ ئەوەی ئیهتیمامێکی تایبەت و زیاتر بدەین بە دایک و باوکمان ڕێزگرتن لە دایک و باوک بۆی وەک دەڵێ حکمەتی لوقمان وەری نەگرین وەکو ئەمری خوای پەروەردگار وەریگرین خوای گەورە قسەکە دەکاتە قسەی خۆی دەفەرمێت ووەصەینا ناڵێ ووەصە اللوقمانە وایە ووەصەینا الئینسانە ئێمە ئامۆژگاری هەموو مرۆڤەکانمان کردووە ووەصەینا الئینسانە ئامۆژگاری و فەرمانمان کردووە بە هەموو مرۆڤەکان بیوالیدەیهی کە لەگەڵ دایک و باوکیاندا چاکە کار بن وازەحە ووەصەینا الئینسانە فەرمانمان کردووە ئامۆژگاریمان کردووە بە ئینسانەکان بە هەرچی ئینسان هەیە بە هەرچی مرۆڤ هەیە بیوالیدەیهی کە لەگەڵ دایک و باوکیاندا چاک و باش بن هۆکاری باشبوونەکەی دەگەڕێتەوە بۆچی یەک لە هۆکارەکان ئەوەیە دەفەرمێت حەمەلەتهو یعنی ئەو ئینسانەی کە هەیە هەر ئینسانێکە دایکی خۆی هەڵی گرتووە یەکەم جار لە ناو سکیدا لە ناو ڕەحەمیدا وەهنن بە ناڕەحەتی و ناخۆشی و بەلاوازی عەلا وەهنن لەسەر ناڕەحەتی و ناخۆشی ئافرەت کە حەملی دەبێ تەمەن لە هەنگاوی یەکەمەوە هەڵگرتنی حەمل زەحمەتی تێدایە ڕۆژ بە ڕۆژ و سەعات بە سەعات هەتا لە تەمان دێتە دنیاوە و لی جیا دەبێتەوە زەحمەتی و ناڕەحەتی زۆرترن وایە کە دەشێتە دەرێ داکەکە دەحەسێتەوە بێگومان هەتا هەیە هەر خەمی منداڵەکانیەتی بەردەوامە زۆر جار دەگوترێ ئافرەتێک منداڵ حەملی هەیە دەڵێ هەر حەملەکەی دانم تاو وەک دەڵێ کە دەبێتە منداڵ با تۆزێک گەورە بێ سەر پێکەوێ با بچێتە ئەوێ بەڵام وەک دەڵێن لەگەڵ گەورە بوونیشی هەمیشە بۆ داکی خەمی منداڵی گەورەتر دەبێ مشکلەی گەورەتر دەبن ناڕەحەتیەکانی زۆرتر دەبن بۆیە دایک بە تایبەتی تەبان خوا بە هەردووکیان فەرمان دەکات داکت بابت ئەو کەسەشی کە دێتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی دەفەرمێ لەگەڵ چێ چاک بووم یەکەم جار دەڵێ چی دایکت جاری دووهەمیش هەر دایکت جاری سێهەمیش ئەو جار دەڵێ ثمە ئەو جار باوکت دایک ئەو جار یعنی حەقی دایکی تەمەن سێ ئەوەندەی
باوکە بەسەر منداڵەکەیەوە. بۆیە دەفەرمێت وەوەصەینە الئینسانە بیوالیدەیهی، ئێمە ئامۆژگاری هەرچی ئادەمیزاد و مرۆڤ هەیە کردومانە بیوالیدەیهی کە چاک بێ لەگەڵ دایک و باوکی. حەمەلەتهو یعنی دایکی ئەو کەسەی هەڵگرتووە، حەمەلەتهو هەڵی گرتووە ئەو کەسە ئومه دایکی وەهنەن عەلا وەهنین، لاوازی بە دوای لاوازیدا، ناڕەحەتی بە دوای ناڕەحەتیدا. پاشان وەفیصالهو، ئەو وەفیصالهو تەمان لە تەفسیرەکاندا دەفەرمون هەردوو تەفسیرەکەی هەڕاستە، شیری پێداوە فی عامەینی لە 2 ساڵدا، یان دوای 2 ساڵ لە شیری جیا کردوتەوە، کە هەردوو تەفسیرەکە هەر دروستن. فعلەن منداڵ ئەگەر بتەوێت شیری تەواوی پێ بدەیت، چاکتر وایە دایک 2 ساڵ شیری پێ بدا. ئەو 2 ساڵ شیردانە تەمان زەحمەتی تێدایە، وە جیاکردنەوە شیر لە شیری دیسان هەر زەحمەتی تێدایە بۆ دایکەکەی و بۆ منداڵەکەش. پاشان دەفەرمێت ئەنیشکوڕ لی وەلی والیدەیکە، فەرمانم کردووە کە شوکرانە بژێری من بی. خوا دەفەرمێت چونکە من وەک دەڵێ خالیق و بەدیهێنەر و سەرچاوی هەموو نیعمەتەکانم. پاشان وەلی والیدەیکە، وە فەرمانیشتان پێ دەکەم شوکرانە بژێری دایک و باوکتان بن، ئەو جار ئیلەیە المەصیر ئاگاداریش بن، هەر بۆ لای من دەگەڕێنەوە. ئەو ئیلەیە المەصیرە هەردوو دیوەکەی هەیە، هەم مژدەیە هەم هەڕەشەیە. ها بۆ کەسێک چاک بووبێ لەگەڵ دایک و باوکیدا مژدەیە، یعنی تەمای ئەگەر داک و بابت باشش نەبن، باشەشیان لەگەڵ نەکردی، هیچ چاکەیەکیشیان بۆت نەبوو فەرزەن، یان لەگەڵیشت زۆر زۆر خراپ بوون، ئەتۆ چاکەکەت کرد، خۆ لە قیامەتە دەستیەوە بەردەستی خوای گەورە داک و بابەکەشت پاداشتیان نەدابیەوە، خوا لە زیاتی ئەوان پاداشت دەداتەوە. وایە بەعەکسیشەوە ئەگەر کەسەکە خراپ بێ، ئەگەر هیچی بەسەر نێتەوە، هاوەی دەگوترێ ئینسان لەگەڵ بابی و داکی چۆن بێ منداڵەکانی خۆشی لەگەڵی ئاوا دەبن، مەرز نییەوە بێ. ها ڕاستی ئەوە یاسایەکی گشتگیر نییە، بەڵام ئەگەر لە دنیادا خراپەکە نەهاتەوە ڕێ، خۆ قیامەت هەیە دەستیەوە بەردەستی خوای گەورە. خوای گەورە لەسەر هەر خراپەیەک کە کردوتە بە تایبەتی لەگەڵ دایک و باوکتدا خوا سزا دەدا، ئەگەر کەسیش پێی سزا نەدرێ و کەسیش هیچی پێ لێ نەکرد. واضحە؟ وەوەصەینە الئینسانە بیوالیدەیهی، وەوەصەینە یعنی ئامۆژگاریمان کردووە یا فەرمانمان کردووە، هەردوو معناکەی دروستە. ئەلئینسانە هەرچی ئادەمیزاد و مرۆڤ هەیە، بیوالیدەیهی کە باش بن لەگەڵ دایک و باوکیان. حەمەلەتهو ئەو ئینسانە هەڵی گرتووە، ئومه دایکی وەهنن بەلاوازی و بە ناڕەحەتی، عەلا وەهنین لەسەر ناڕەحەتی و ناخۆشی. وەفیصالهو شیریشی پێداوە، یان لە شیریشی جیا کردوتەوە فی عامەینی دوای 2 ساڵ. وازحە 2 ساڵ شیری پێداوە، یا 2 ساڵ دوای 2 ساڵ لە شیری جیا کردوتەوە. دوو تەفسیرەکان یەکشتن مەفهومەکەیان. لە بەرامبەر ئەوەدا چی بکە؟ ئەنیشکوڕ لی، فەرمانمان پێ کردووە بە مرۆڤ کە شوکرانە بژێری نیعمەتەکانی من بکە، وەلی والیدەیکە، وە شوکرانە بژێری و ستایشی دایک و باوکیشت بکە، ئیلەیە المەصیر هەر بۆ لای منیش دەگەڕێنەوە. پاشان وئین جاهەداکە، ئەدی ئەگەر دایک و باوکت هەوڵیان لەگەڵ دای، عەلا ئەن توشریکە بی ما لەیسە لەکە بیهی عیلمون، کە هاوبەش و شەریک بۆ من بڕیار دەی بە شتێک کە هیچ زانست و زانیاریەکرد لەسەری نییە، لەوەش هەر بە قسەیان بکە. فەلا تطیعهما، لەوەدا بە قسەیان مەکە. نەک ناڵێ ئەگەر مشریک بوون، ها ئەگەر دایک و باوکت ویستیان بتکەنە مشریکیش، ها بتکەنە بتپەرستیش، لە دینیش هەڵت گەڕێنەوە، لە دینیش لاددەن، لەوەندەی کە دەیانەوێت کافرت کەن و لە دین هەڵت گەڕێنەوە و شەریکت بۆ خوا پێ بڕیاردەن و یا گوناه و تاوانت پێ بکەن، لەوەندەی بە قسەیان مەکە. بەڵام ها لە دواتر دەفەرمێت وەصاحبهما، هەر چاک ببە فی الدنیا لە ئیش و کاری دنیایدا، وەصاحبهما یعنی هاوڕێیەتیان کە لەگەڵیان بە فی الدنیا لە کاروباری دنیایدا معروفە بە شێوەیەکی زۆر چاک. ها نەک داک و باب ئەگەر مشریک بن، ها ئەگەر داک و بابەکە هەوڵی ئەوەش بدەن بتکەنە مشریک، لە خودی شیرکەکەی بە قسەیان مەکە، لە خودی گوناهەکەی بە قسەیان مەکە، بەڵام لە ئیش و کاری دیکەی دنیایی کە هێندێک شتێ پەیوەندی بە وانە بە دایک پێدەڵ ئەوم بۆ بکە، وانە ئەوم بۆ بێنە، ئەوەی لەوێدانێ، ئەوەی چاکە، ئەوەی خراکە، ئەوەی بڕۆوێ لەوێ دانیشە، ئەوم بۆ بکە. ئەوانە تەمەن شتی دنیاییە، لە شتی دنیاییدا هەر دەبێت چاکبی لەگەڵیان. ئەدی ئەگەر داک و باب ئیماندار بن، مسلمان بن، وەک دەڵێ
نەک گوناهت پێ نەکەن هەوڵدەن لە گوناهت بجێڕنەوە تاوانت کە ئێستا زۆر جار نەک زۆر جار زۆری نەی دایک و باوک مەگەر چۆنەکایی بێجاری وە داک و بابەکە بۆ خۆی خراپە بەڵام حەزی لێ نێ منداڵەکەی خراپ بێ داک و باب هەیە بۆ خۆی نوێژ نەکەرە منداڵی دەنێرێتە ئەو شوێنانەی کە خەڵکی تێدا فێری نوێژ و ڕۆژۆی دەکەن داک و باب هەیە بۆ خۆی نایەتە مزگەوتی منداڵی دەنێرێتە مزگەوتێ ئەوەی کا هەیە بۆ خۆی هەر لادینە لادین هەر وەک دەڵێ باوەڕی بە ئاین و بە ئیسلام نییە بەڵام دەزانێت منداڵێک پەروەردە و گۆشکراوی دین نەبێت بە کەڵکی دایک و باوکی نایە یعنی بۆ خۆی وانە بەڵام دەوێت بەوەستم ئەدێگەر بۆ خۆی چاک بێ بە بێگومانی حەز لێ منداڵەکەی لە خۆی چاکتر بێ خستم داک و باب ئیماندار بن و فەرمانی گوناه و تاوانیشت پێ نەکەن بەعکسەوە هەمیشە هەوڵی ئەویان هەبێت چاک بی و چاکتر ببی ئەدی ئەو کاتی دیسان دەبێت چەند بە قسەیان بکە چەند گوێڕاڵیان بێت چەند لەگەڵیان باش بێ بە بێگومانی ئەرکەکەیان ئەو کاتی قورستر دەبێت وإن جاهداك ئەگەر هەوڵیان لەگەڵ تۆدا على أن تشرك لسر أوي كبكي هاوبش بي يعني بو من خواد فرمي ما ليس شتك كنية به بوتو لسري علم هزان ياريك فلا تطعهما لودا بقسيان مكا لودا جويراليان مكا وصاحبهما هاوريتيان بك لو كاتجدا في الدنيا سبارت بإيشوكاري دنيا لشتي دنيا إذا بتاكا ئەو جار ئەوەی دیکە لە قتەیەکی دیکە جا ئەو حەدیثە لەسەر سەحابەیە کاتۆ تەخوارێک ناوی سەعدی کوڕی مالیکە دەفەرمێت داکم بتپەرست بوو و من زۆر زۆر باش بووم لەگەڵ دایکم و زۆر زۆر دایکم خۆش دەویست ئەمن مسلمان و ئەو بتپەرست کە زانی زۆرم خۆش دەوێ هەلەکەی قۆستەوە تەمەن زۆری پێگوت بوو بە دوای دینی محەممەد مەکەوە و عقلت تێک دەدات و شێت دەبی بۆ خۆی شێت بۆ و باتۆ شێت نەبی بە حساب خەمی منداڵەکەیەتی تا وەک دەڵێ لەوەیدا بە قسەی ناکە ئاخری دەسێ مان لە خواردن دەگرێت دەڵە شەو ڕۆژێکی خواردنی نەخوارد وتی ئەگەر خواردن نەخۆی عفو ئەگەر لە دینی محەممەدی پەشیمان نەبیەوە خواردن و خواردنەوە ناخۆم لە برسان دەمرم دوایە هەرچی خەڵک هەیە لۆمەی تۆ دەکات دەڵێ دایکی لە خەفەتی مرد بە قسەی دایکی نەکرد بۆیە داکی خواردنی نەخوارد ئەوەکە زۆر چوویە لای دەڵێ نسحەتم کرد ئامۆژگاریم کرد ئەی دایکە من ئیمانم هێناوە من مسلمانم لەگەڵت باش دەبم لەگەڵت چاک دەبم دەڵێ هەر ئیسیفادەی نەبوو شەو ڕۆژێکی دیکە دیسان یعنی کردی بە سێ ڕۆژ خواردنی نەخوارد تی هەتا لە دینی محەممەدی پەشیمان نەبیەوە خواردن و خواردنەوە ناخۆم دوڵێ دوای سێ ڕۆژی کە وەک دەڵێ جەستە و لاشەی لاواز بوو بێهێز بوو تمدایە ئەگەر دەخۆی بیخۆ ئەگەر نا ئەگەر سەد ڕوحەت هەبێت هەر سەد ڕوحە کەسد یەک بەیەک دەرچێ بۆی لە دینی پێغەمبەر دینی محەممەد پاشگەز بمەوە لە ئاینی خۆم پەشیمان نابمەوە جا حەز لێ بخۆ حەز لێ نییە بخۆ دەڵێ دایکەکەی کە زانی هەر ئیسیفادەی نییە دەستی کرد بە خواردنەوە بە خواردن و خواردنەوەی جا ئاەتەکە لەسەر ویدا بەزیوە دایکەکەی ویستوێتی فعلەن بیکاتە بتپەرست بەڵام خوای گەورە نەیفەرمووە بەس گوتی لەوەیدا بە قسەی مەکە دەنا لە شتی دیکەدا هەر لەگەڵی چاک بە وئین جاهەداکە ئەگەر هەوڵیان لەگەڵ تۆدا على أن تشرك بي كبكي هاو بش شريك بومن ما ليس لك به علم كنية بوتو لسر أوشتي كديكي شريكي من هزان ياريك فلا تطعهما لودا بقسي دايك وباوكد مكا بلام وصاحبهما هاوريتيان كاللقل ياندابا مامەڵە و هەڵس و کەوتیان لەگەڵ دابکە فی الدنیا سەبارەت بە کاروباری دنیا و ژیانی دنیای معروفە بە شێوەیەکی زۆر جوان پاشان دەفەرمێ وەتەبیع سەبیلە من ئەنابە ئیلەیە بە دوای ڕێگای کەسانێکەوە کە هەمیشە سیفەتیان وایە دەگەڕێنەوە لای من ئەوە هاوڕێتی و ڕەفیقاتی کردنە دەفەرمێت وەتەبیع بە دوای کەسێکەوە لەگەڵ کەسێکدا بە ڕەفیقی کەسێک بە کە ئەوە عادەتێتی سەبیلە من ئەنابە بە دوای ڕێگای کەسێکەوە بە من ئەنابە کە سیفەتی وایە دەگەڕێتەوە پەشیمان دەبێتەوە بۆ لای من بۆیە لە هاوڕێتی کردنی کەسی چاک و باشدا ئینسان تەنها قازانج دەکا هاوڕێ و ڕەفیقەکەت ئەگەر ئەهلی چاکە و چاکەکاری بێ تۆش بەرەو چاکە و چاکەکاری دەبا هیچ نەبێ ئەوەندەی لەگەڵ کەسی چاکدای ئەوەندەی تووشی گوناه نابێ خۆ ئەگەر چاکیش نەبی فەرزەن وەک دەڵێ چاکەکانیشی لێ وەرنەگری ئەوەندەی کە دەبیە ڕەفیقی کەسە چاکەکان هیچ نەبێ ئەوەندەی لەکن وانی خراپان ناکەی وایە
ئەگەر دواتر خراپانیش بکەی خراپەکەت هەر کەمتر دەبن بۆیە هەمیشە ئینسان لە ڕەفیقاتی کردنی کەسی چاکدا قازانج دەکات و ئەمری خوای جێبەجێ دەکات واتبع ئەمرە بەدوای سەبیلە ڕێگای من کەسێک بکەوە کە ئەنابە ئیلەیە سیفەتی وایە دەگەڕێتەوە لای منها پێغەمبەر لە فەرمێ صلی الله عليه وسلم هاوڕێتی کردنی کەسی چاک وەکو ئەوەی وایە کە بچێ دوکانی عەتر فرۆشێکی وایە یا بۆنەکەی لێ دەکری یا ئەگەر لێشی نەکری بۆ نەخۆشەکەت بۆ دێ وایە هاوڕێتی کەسی خراپیش وەکو ئەو کەسەی وایە کوورەی ئاگری کردوتەوە کە دەچیە لای یا پشتە ئاگرێکت پێ دەکەوێت جلەکەت دەسووتێنە زەرێک لێ دەدا یا هیچ نەبێت بۆنێکی ناخۆشت بۆ دێ کەسی خراپ و هاوڕێی خراپ کە دەچێکنی یا گوناهت پێ دەکا یاوات لێ دەکا گوێ لە گوناها بگری وایە ئەگەر بۆ خۆشت گوناهەکەی نەکەی ینی زەرێکی هەر لێ دەکەی بەڵام لە هاوڕێتی خەڵکی باشدا ئینسان قەت قازان هەمیشە قازان دەکا و قەت زەرەر ناکە بۆیە تەمان ئەوەش کەم نییە ها لە مەجلیسی بنمونە مەجلیسێکیدا دابنیشی کە چاکەی تێدا دەکرێت دەبیە شەریکی خێرەکەی زۆر جار باسی ها بەدایبەتی مەجلیسی ذیکر و باسی خوا و باسی پێغەمبەر و ئەوانە صلی الله عليه وسلم زۆر جار باسمان کردووە ها پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە مەلائیکەتی سەیاحی هەنە گەڕۆکی هەنە دەچن دەگەڕێن لەکوێ کۆمەڵە خەڵکێک بەیەکەوە دانیشتبوون ذیکر و یادی خوا بکەن باسی خوا و قسەی باشکەن مەلائیکەتەکە لەو شوێنەی دەبن لەو شوێنە دەمێننەوە هەتا لێوە بن دوعای بۆ خەڵکەکەی دەکەن بۆ دانیشتواکانی دەکەن کاتێک دەستنەوە لای خوای گەورەش خوای گەورە لایان دەپرسێ چیتان بینی بنمونە باسی هەموو هەڵوێستەکان دەکەن دەڵێن لە فڵان شوێنەی ئەوەندە کەسەی لێبوون ذیکر و یادی خوای گەورەیان دەکرد خوای گەورە دەفەرمێت شاهید بن لە هەموو ئەوانە خۆش بووم کە لە مەجلیسەکەی دابوون مەلائیکەتەکان دەڵێن خوایە خەڵکانێکی لێبوون بۆ ئەوەی نەهاتبوون مەبەستێکی دیکەیان هەبوو ئیشێکیان هەبوو تۆن زۆر گرنگە دەفەرمێ لەبەر خاتری ئەوانەی کە ذیکر و یادی منیان کردووە لەوانەشی خۆش بووم کە بۆ ئەوەش نهاتوون ها ڕەفیقاتی کردنەکە هاوڕێتی کردنەکە یان نمونەی ئەصحاب الکەهف خوای گەورە چۆن باسی هاوڵانی ئەشکەوت دەکا باسی سەگەکەشیان دەکا ها سەگ لە زیهنی خەڵکیدا گڵاوە وایە مەخلوقێکی خراپە بەڵام سەگی ئەوان لەبەرەوەی ڕەفیقی کەسە باشەکان بووە خوای گەورە وەکو ئەوەکان 300 و ئەوەندە ساڵی خەوی لێ خستووە ها دواتر کە بەخەبەر هاتوونە و سەگەکەشی بەخەبەر هێناوەتەوە خوای گەورە چۆن سەحابەکەی یعنی هاوڵانی ئەشکەوتی پاراستون خوای گەورە سەگەکەشیانی پاراستووە لەبەرەوەی ڕەفیقی کەسە باشەکان بوون بۆ ئینسان ئەگەر بۆ خۆشی خراپ بێ ڕەفیقی خەڵکی باش بێ هەر قازانج دەکەی ها ئیمامی شافعی وەکو تەواضوع دەفەرمون هەمیشە دەیگوت دەبن چاگنیم بەڵام چاککارانم خۆش دەوێ ها چاگنیم بەڵام حەزم لەگەڵ چاکەکاران بم چونکە ئینسان لەگەڵ چێ بێ لە قیامەتی حەشری لەگەڵ ئەو کەسەیە المەرء على دینی خەلیلیه مرۆڤ لەسەر دینی برادەرەکەیتی لە قورئاندا الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقون ئەوانەی لە دنیادا برادەر و نزیکی یەکتر بوون لە قیامەتێ هەر هەمووی دەبنە دوژمنی یەکتر إلا المتقون تەنها ئەوانەی لەسەر تەقوا و چاکەکاری ڕەفیقاتی یەکتریان کردووە پاشان دەفەرمێتی إلي مرجعكم هەر بۆ لای منیش دەگەڕێنەوە ئەوجار فأنبئكم هەواڵتان پێدەدەم بما كنتم تعملون بە هەر کار و کردەوەیەک کە ئێوە کردوتان وإن جاهداك ئەگەر وشە بە وشە تەماشایکردن ئەگەر هەوڵیان لەگەڵدان داکوبابتان على أن تشرك کە بکەنە هاوبەش بی يعني بۆ من ما ليس به کە نییە بۆ ئەو کەسە علم هیچ زانیاریەک فلا تطعهما بەقسەیان مەکەن وصاحبهما هاوڕێتیان بکەن في الدنيا لە کاروباری دنیایدا معروفە بەساکی واتبع شوێنکەوە سەبیل ڕێگای من ئەو کەسەی ئەنابە ئیلەیە کە دەگەڕێتەوە بۆ لای من ثم پاشان ئیلەیە بۆ لای منە مەرجع یعنی کاتی گەڕانەوە و شوێنی گەڕانەوە هەردووچی ها مەرجع لە زمانی عەرەبیدا ئیسمی مەکانە و زەمانیشە یعنی شوێنی گەڕانەوەتان و کاتی گەڕانەوەکەتان هەر بۆ لای منە فأنبئكم ئەو کاتە هەواڵتان پێدەدەمەوە خەبەرتان پێدەدەمەوە یعنی پاداشتان دەدەمەوە یعنی بما كنتم بە هەر کار و کردەوەیە کە ئێوە لە دنیادا تعملون ئەنجامی دەدەن و دەیکن وازحە ئەوجار دێتەوە سەر ئامۆژگاریەکانی لوقمان دەفەرمێت یا بونەیە ئەی کوڕەکەم ئینەها بێگومان ئەو کردارەی تۆ دەیکەی
جا هەندێک لە مفەسرین دەفەرمون تەنها بۆ گوناه دەچێتەوە، یعنی ئەو خراپەیەی کە دەیکەی، ئەو تاوانەی کە دەیکەی ئاگات لێی بێ، یان دەکرێت بڵێن ئەو کارەی دەیکەی ئاوە باشترە، ئەو کردارەی دەیکەی، ئەو هەڵسو کەوتەی کە دەینوێنی لە دنیادا ئین تەکو مثقالە حەبەتین، ئەگەر کێشەکەی وەزنەکەی کێشەکەی بەقەدەر دنکێک من خەردەلین لە خەردەلە بێت، خەردەلە نازان پێی دەڵێن چی بە ئەوە خەرتەلە تۆوەکەی دەڵێن تۆوی خەرتەلەی دەڵێن لە هەموو تۆوەکانی دیکە ورترە وایە. جا ئەگەر چاکەیەکت کرد چاکەکەت هێندە بچووک بووە و تۆوی خەردەلەی وابوو، یان خراپەیەکت کرد خراپەکە حەجمەکەی هێندە بچووک بوو بەقەدەر ئەو دنکە تۆوە وابوو، یعنی بە زەحمەتیش دەبیندرا و دیا تەنها بۆ خۆت دەتبینی، ئەو جار فەتەکون فی سەخرەتین، ئەو چاکەیە ئەو خراپەیەت ئەنجام دابوو لە ناو بەردێکی گەورەی ڕەقدا، یعنی لە ناو وەک دەڵێ تاریکایی بەردێکدا، ئەو فی السەمائی یان ئەو فی السەماوات یان لە ئاسمانەکاندا کردبووت، لە ئاسمانەکاندا خۆ کەسی لێ نییە بەشەر چاویان لێ بێت و بێ ببینێ، ئەو فی الأرض یان لە قوڵایی زەویدا ئەنجامت دابێ، یەئتی بیها دەیهێنێتەوە خوا، یەئتی دەیهێنێتەوە بیها ئەو کارێک کە کردوتەوە ئەڵڵا خوا دەیهێنێتەوە خوا، یعنی لە قیامەتێ لە نامەی کردەوەکانتدا هەیە لەسەری یا پاداش وەردەگری ئەگەر چاکە بێ یان سزا دەدرێت ئەگەر خراپە بێ. بۆیە وریابە لە هیچ شوێنێک و لە هیچ جێگایەکدا نییە قسەیەکەی و کەس نەیبیستێ، کردارێک بکەی و کەس چاوی لێ نەبێ، وادانە کەس چاوی لێ نییە، خۆ مەلایکەتەکانی سەرشانت چاویان لێیە وایە. ئەگەر ئەوانیش نەبانە مەلایکەتەکانیش نەبانە، خۆ عیلمی خوای گەورە بێ سنوورە وایە، عیلمی خوای پەروەردگار لە سنوور بەدەرە، ئین الله بێگومان خوای گەورە لەطیف وردبین وەکو جارێکەش تەفسیرمان کردووە، یان خاوەنی لوتف و میهرەبانی و خەبیر زۆر شارەزا و ئاگاداریشە بە کار و کردەوەی بەندەکانی، کە ئەوەش بۆ خۆی لوقمان سەلامی خوای لێبێ کوڕەکەی فێر دەکا کە هەمیشە هەست بە چاودێری و مراقەبەی خوای پەروەردگار کە. ئەگەر کەسێک هەستی مراقەبەکردنی جارێکە باسمان کرد لە ناخدا بۆ دروست بوو دەبێتە موحسین، دەبێتە چاکەکار، چاکەت کرد و خراپەت کرد سەیرت نەکردە وروبەری خۆت چی لێیە، تەنها حسابی خوات کرد و حسابی ئەو مەلایکەتانت کرد کە لەسەر شانتن، بزانە تۆ موحسینی، تۆ چاکەکاری. بەڵام خراپەیەک دێتە پێشت لەو لای خۆت بڕوانی، ئەگەر خەڵک چاوی لێبوو نەیکەی و وەک دەڵێ کەس چاوی لێ نەبوو کرد و خەڵک چاوی لێبوو خۆت بە دوورگرت وانە، ئەو کاتە ئینسان تووشی ڕیا و یان هیچ نەبێت تووشی ترسان لە غەیری خوای گەورە دەبێت. یا بونەیە ئەی کوڕەکەم ئینەها بێگومان ئەو کارەی دەیکەی ئین تەکو ئەگەر ببێ مثقالە ذەڕە کێشەکەی بەقەدەر دنکێک من خەردەلین لە تۆوی خەردەلە، فەتەکون ئەو جار ئەو کردارەت ئەنجام دابێ فی سەخرەتین لە ناو بەردێکی ڕەقدا، بەردێکت کۆڵی بێت و دەوروبەرەکەی هەمووی تەنی بێت هیچی لە دیار نەبێ، ئەو فی السەماوات یا ئەو کردارەت ئەنجام دابێ لە ئاسمانەکان چوبی لە ئاسمانەکانت ئەو کردارە ئەو چاکەیە ئەو خراپەیە کرد بێ، ئەو فی الأرض یا بە قوڵایی زەویدا ڕۆی بێ خوارە لەوێ کارە چاکەکە یا کارە خراپەت کرد بێ، یەئتی دەیهێنێتەوە بیها ئەو کارێک کە کردوتە خوا، ئین الله یعنی دەیهێنێتەوە چی یعنی لە نامەی کردەوەکانتدا هەیە و لەسەریشی محاسبە دەکرێت، جا یا پاداشی لەسەر وەردەگری یا سزای لەسەر وەردەگری. ئین الله بێگومان خوای گەورە لەطیف وردبین یان خاوەنی لوتف و میهرەبانیە بەرامبەر بەردەکانی و خەبیر شارەزا و ئاگاداریش. پاشان دەفەرمێ یا بونەیە ئەی کوڕەکەم ئەقیمی الصەڵاة نوێژەکانت بە باشی بە چاکی بە جوانی ئەنجامدا، بەس ئاگاتان لێبێ یەکەم جار پێی دەڵێ شەریک بۆ خوا بڕیار مەدە وایە، ئەو جار فێری ئەوەی دەکا کە هەست بە مراقەبە و چاودێری خوای پەروەردگار کە ئەو جار دێتە سەر نوێژێ چونکە ئینسان ئەگەر شەریکی بۆ خوا بڕیاردا و عەقیدەی پاک نەبوو بیر و باوەڕی خاوێن نەبوو 1 ملیار نوێژی بکەی فلسێکی قەڵب ناهێنێ. نوێژ بەڵێ لە عیبادەتەکان لە هەمووان گرنگترە، بەڵام لە عەقیدە و بیر و باوەڕ گرنگتر نییە. ئینسان ئەگەر ناخ و دڵی نەبەستەوە بە خوای گەورە 1 ملیار نوێژی بکەی ڕۆژێ نەک لە ژیانتدا بۆ قیامەتێ فلسێکی قەڵب ناهێنێ. بۆیە فێری عەقیدە و بیر و باوەڕی دەکا ئەو جار دێتە سەر نوێژێ. ئەی کوڕەکەم ئەقیمی الصەڵاة نوێژەکەت بە چاکی و بە باشی بکە. زۆر جاریکە باسمان کرد و یعنی ڕکوع و سوجدەکانت شێوازی نوێژکردنەکەت ڕواڵەتی نوێژکردنەکەت و ناخیشت کاتێک کە نوێژەکەی دەکەی بە ئاگای لێبێ. ئەوە یەک.
وأمر بالمعروف فرمان بك بهر چاکەیە هەر چاکەیەک بۆ خۆت دەیکەی بە خەڵکیشی بڵێ بیکە وەنها عن المنکر ڕێگری خەڵکیش بکە لە خراپە و وەک دەڵێ ئەگەر خراپەیەکت بینی لە بەرامبەریدا خۆت کەڕ و بێدەنگ مەکە ئەو جار وەصبر على ما أصابك ئارامیش بگرە لەسەر ئەو ناخۆشی و ناڕەحاتیانەی کە لەو ڕێگایەدا دێنە پێشت بەتایبەت نوێش لەوانەیە کەس دەزێتت نەدا لەسەر نوێژێ وایە بەس کە ئەمر بە معروف بکەی و نەهی لە منکەرکەی سەدان ناڕەحەتی و ناخۆشی توش دەبێت چۆن ئەمر بە معروف دەکەی واجبە چۆن ڕێگری لە خراپە دەکەی واجبە ئەگەر ناڕەحەتیشیان کردی واجبە لەسەرت ئارام بگری ترسنۆک نەبی بێغیرەت نەبی وازی لێ نەهێنی وەصبر على ما أصابك ئارامیش بگرە لەسەر ئەو ناخۆشی و ناڕەحەتیانەی کە تووشت دەبن إن ذلك بێگومان ئەو کارانە کامە شەریک بڕیار نەدان بۆ خوا هەستکردن بە مراقبە و چاودێری خوای پەروەردگار نوێشکردن فەرمانکردن بە چاکە ڕێگریکردن لە خراپە لە من عەزمی الأمور لە کارە هەرە باش و هەرە چاک و هەرە بەرزەکانن لای خوای پەروەردگار کاری دیکەی باشش هەنە ها بەڵام بناغە و بنچینەی کارە باشەکان ئەوانن ئاگاتان لێبی واضحە یا بونەیە ئەی کوڕەکەم ئەقیمی الصەلا نوێشکە وەأمر بالمعروف فەرمان بکە بە ئەنجامدانی چاکە وەنها عن المنکر ڕێگری بکە لە خراپە ها ڕێگریکردن لە خراپەش قۆناغی هەیە پێغەمبەر دەفەرمێ ئەگەر خراپەیەکتان بینی بەچی بیگۆڕن یەکەم هەنگاو بەدەست پێت نەکرا بە زمان پێت نەکرا بە دڵ پێت ناخۆش بێ ئەگەر گەیشتە ئەوەی ئەدی بەس بە دڵ پێت ناخۆشە ئەوە ئەضعەف لاوازترینە ئەیگە بەدڵیش پێت ناخۆش نەبوو ئەوە حافیە طبعا هەر حەدیثەکەوا دەڵێ ها بۆ معلوماتان بەهێزترین پلە ئەوەیە کە ئەگەر بەدەست پێت کرا خراپەکەی لابەی بەدەست پێت نەکرا بە زمان بیڵێ بە زمان پێت نەکرا بە دڵ پێت ناخۆش بێ ئەوە ئەگەر گەیشتی ئەو دەرەجەی تەنها بە دڵ پێت ناخۆش بێ ئیمانت هەیە بەڵام ئیمانەکەت لاوازە ئەگەر بەدڵیشت پێت ناخۆش نەبوو ئەوە دەفەرمێ وەلەیسە وەڕاء ذلك حەبەة خەردەل من الإيمان دەفەرمێ بەقەدەر تۆزە خەردەلەیەک دنکە خەردەلەیەک ئەو دڵە ئیمانی تێدا نیە کە چاکە و خراپەی پێوەکویەک بن پاشان دەفەرمێت وەصبر على ما أصابك ئارام بگرە لەسەر ئەو ناڕەحەتی و ناخۆشیانەی تووشت دەبن إن ذلك من عزم الأمور بێگومان ئەوە لە عزم يعني کارە هەرە باش و هەرە چاک و هەرە پتەوەکانە لای خوای گەورە پاشان دەفەرمێت ولا تصعر خدك للناس ولا تصعد يعني لا مدى وەرمەجێڕە خدك ڕوخسار دموچاوت للناس لە خەڵکی يعني چی يعني کاتێک کەسێک تەماشات دەکا گفتوگۆت لەگەڵ دەکا قسەت لەگەڵ دەکا جاری وایە بەدوومە بەس ئینسان ڕووی لێ وەردەجێڕێ جاری وا هەیە بە سووکی دەزانی بۆیە ڕووی لێ وەردەجێڕی جاری واش هەیە وەک دەڵێ ئیهتیمامی پێ نادەی بەلاتەوە گرنگ نییە کەسەکە گوێ بۆ قسەکانی خەڵقی لە کاتی قسەکردنەکەیدا لە زیاتیەوەی تەماشایکەی و گوێی لێڕاگری خۆت مەشغوڵ دەکەی و خۆت سەرقاڵ دەکەی کە هیچیان باش نین یەکێک لە شێوازەکانی حیوار و گفتوگۆ و کاریگەربوون لەگەڵ کەسی بەرامبەر ئەوەیە کە کاتێک کەسەکە قسەت بۆ دەکا ئەگەر قسەکەش هەمووت لەبەر بێ قسەکەی هەموو بزانی لەوی باشتر بزانی بنی قسەی جاری وایە کەسەکە بۆت دەکا کۆتایەکەی دەزانیەتەوە وایە بەڵام چاکتر وایە ئەدەب وایە هەرگوێی لێ بگری ها چونکە کە گوێت لە کەسەکەی گر یعنی ئیهتیمامت بە کەسەکەی داوە بە پێچەوانەوە ئەگەر ڕوت کابرا قسان دەکا و هەتۆ سەیری لایەکی کەت کرد تەماشای شوێنێکی کەت کرد مەبەستیشدەوە نەبێ ها لە ناقدنا لە دڵی کەسەکەیدا هەروە حساب دەکرێت بۆیە خوای گەورە لەسەر زاری لوقمان ها لوقمان بە کوڕەکەی دەڵێ ولا تصعر خدك للناس ڕوخسارت وەرمەجێڕە لە بەرامبەر خەڵکیدا جا بە مەبەستی خۆ بە گەورە زانین بێت یان بە مەبەستی وەک دەڵێ ئیهتیمام پێنەدان و گوێ پێنەدان بێ ئەوە یەک ولا تمشي في الأرض مرحا مەڕۆ بەسەر زەوی بە لە خۆبایی بوون و خۆ بە زلزانینەوە لە شوێنێکی کە هەمانە دەفەرمێت چون إنك لن تخرق الأرض تۆ ناتوانی زەوی کونکەی هێندە بەهێزنی شانازی بەسەر زەویەوە بکەی ولن تبلغ الجبال طولا بەرزایی و باڵاکەشت ناگاتە شاخەکان شاخت لە تەنیشتە و زەویت لە تۆ بەهێزترە ئینسان چیە تا بەسەر زەویدا تەکەبور بکات و خۆ بە زل بزانێ کە لەو گڵە دروست بووی و دەبینەوە بەو گڵە وایە زۆر جارەها شاعیرێکە بۆ دەڵێن کات خۆی گۆزەی دروست کردوونە لەگەڵ گۆزە دروستکردنێدا شعرێکی گوتووە نازام عەرەبیەکەی بەڵام توێتی ئەو قوڕەی لەبەردەستی مندایە تاخوای چ مەلیک و پادشایەکیە ئێستا
لە بەردەستی مندا زەلیل و وەک دەڵێ شل بۆ بە کەیفی خۆمشتی لێ دروست دەکەم وەچەی دیکەش دەبێ جەستە و ڕوحی من جەستە و لاشەی من دوای من وا لێ بکە ئاو گڵی تۆ پێی لێدەنی لەوانەیە گڵی وەک دەڵێ جەستەی مەلیکێکی بێ پادشایەکی بێ دەسەڵاتدارێکی بێ لە ئێمە زۆر چاکتر یا بە دەسەڵاتدارتر و خۆی بەڵام بۆتەوە بەگڵە من و تۆ شەر دەبینەوە بەگڵ بۆیە دەفەرمێ وەلا تەمشی فی الأرض مرحا مەڕۆ بەسەر زەویدا بەلەخۆ بای بوونەوە إن الله بێگومان خوای گەورە لا يحب خۆشی ناون كل مختال هەموو ئەو کەسانەی کە خۆیان بە زۆر دەزانن وفەخۆر ئەوانەی شانازی دەکەن بەسەر خەڵکیدا مختال کێیە ئەو کەسەیە کە تەکەبوری لە دڵدایە ها تەکەبوری لە دڵدایە تەکەبور لە دڵدا بوون چییە ها ئەوەیە کە لە ناخدا تەمان دووشت تەکەبورن ها ینی هەست دوا بێت تۆ لە خەڵکی چاکتر و باشتری و هەروەها کاتێک کە کەسێک قسەیەکت بۆ دەکات ئەگەر قسەکەی حەقیش بێت و ڕاستیش بێ ئیعتراف بە حەقەکەی نەکەی ها بەطر الحەق وغیمت الناس طبعا تەکەبور ئەو شتەیە خەڵکی لە ناخی خۆتدا ئەگەر هیچیش نەڵێ ها بە سوکتر لە خۆت تەماشاکەی و هەروەها کاتێک کە حەقێکی دەڵێن و ڕاستیەکی دەڵێن ئیعتراف بە حەقەکەی نەکەی ئەوە تەکەبورە خوا دەفەرمێ خوا ئەو کەسانەی خۆش ناون فەخوری لەو کەسێ بە قسە خۆی بەسەر خەڵکیدا هەڵدەکێشێت و شانازی بە خۆی بە بنەماڵەکەی بە تیرەکەی بە عەشیرەتەکەی جا بە عیلمەکەی هەتا بە دینەکەشی ها بە دین و وەک دەڵێ نوێژ و سەدەقە و خێرکردنیشەوە خۆ شانازیکردن و خۆ هەڵکێشان بەسەر خەڵکیدا هەر خراپە ها بڵێ من ئەوەندە نوێژەم کرد و ئەوەندە ڕۆژوەم کرد و ئەوەندە زەکاتەمدا و چیم کرد و چیم کردگەر بۆ خوات کردووە خوا لەکن خۆی نووسیوێتی و پێویستی بە عرزکردن و پیشاندانی نییە وەلا تسعر خدك للناس وەرمەجێڕە لامەدە ڕوخسار و دموساوت لە خەڵکی ئەوە یەک ولا تمشي في الأرض مرحا مەڕۆ بەسەر زەویدا بە تەکەبور و خۆ بەزلزانینەوە إن الله لا يحب بێگومان خوای گەورە خۆشی ناون كل هەموو مختالێک خۆ بەزلزانێک وەفەخور هەموو ئەو کەسانەی کە خۆیان یعنی شانازی بەسەر خەڵکیدا دەکەن پاشان پێیمان دەفەرمێت وەقسید فی مەشیک وەقسید یعنی مامناوەندی کە ڕۆیشتنەکەت لە ڕۆیشتندا مامناوەند بە نە زۆر هێواش بە و نە زۆر خێرا بە زۆر هێواشی تەمان نیشانەی تەکەبور و خۆ بەزلزانینە زۆر خێرایی ڕۆیشتنیش دیسان هێندێک جار نیشانەی تەکەبورەوە هێندێک جار نیشانەی هەڵپەکردن و وەک دەڵێ ئەوەکردنە هەڵپەیە بۆ دنیاە هیچیان مەکە کە دێکدڕۆی بە زەویدا چاکتر وایە بە مامناوەندانە بڕۆی وەقسید مامناوەندی کە ڕۆیشتنەکەت لە ڕۆیشتندا مامناوەند بە ئەوە یەک وەغڵض من سەوتیکە دەنگت نزمکەوە ها لە سوورەت حوجراتیش باسمان کرد دەنگت نزمکەوە هەتا دەکرێت بەقەدەر پێویستی نەبێ ئینسان دەنگی بەرز نەکاتەوە باشە ئەوە معنای ئەوەی نییە لە شوێنەکە قسە بۆ خەڵکی دەکەی دەنگت هێندە نزم بێ کابرا گوێی بێشن لێت تێنەکە ها نە گوێیان بێشێنە بە هاوارکردنی نە ئەوەش کەسەکە لێت حاڵی نەبێت نیوەی قسانت دەنگی نەگا بە کەسەکەی تەمان چەند پێویست بوو یعنی ئەوەندە دەنگی بەرزکەوە وەغڵض من سەوتێک دەنگت نزمکەوە إن أنكر الأصوات ناشرینترین دەنگ ناخۆشەویستترین دەنگ لای خوا ئەوەی کە خوا لە هەموو دەنگان زۆرتر ڕقی لێیتی لە سەوت الحەمیر سەوتی گوێ درێژە گوێ درێژ کە پێ دەڵێن چی دەنگی گوێ درێژ پێ دەڵێن چی دەزەڕێ تەوان شەیتانی دەبینێ بۆیە جنۆکەی شەیاطین ها دەبینێ بۆیە سنەت وایە کە دەنگی ئەوەی هات ئەعوذ بالله بکەی بەڵام کە کەڵەباب دەنگیان دێ عادەتەن ئەوان مەلائکەت دەبینن ها بۆیە من هەندێک دەرسی ئەوم هەنا لەو شوێنانێک ئەو مریشک و ئەوانیان هەنا هەر بە زیدی کە قورئانی دەخوێنن یەق و قەق و قیڕەقیڕیانە جاری وای دەڵێن نازانین سەیرە ها کە یعنی دەڵێ هەست بە ئەوەکەی دەکەن فعلا مەلائکەتی دەبینن لەو حاڵەتانەدا کە مەلائکەتیان بینی بۆی لەو کاتانەدا تەسبیحات و ذیکرکردن باشە لە کاتی کە کەر کە سەوتەکەی بۆی سەوتەکەی هەندە ناخۆشە چونکە حاڵەتێکی ناشرین و مەترسیدار دەبینێت و سەوتەکەی لێ بەرز دەبێتەوە بۆیە تەشبیهی دەنگی بەرزی کردووە خوای گەورە بە دەنگی گوێ درێژ بۆی ئینسان هیچ کاتێک بیر لە دەنگ بەرزکردنەوە و قیژە قیژکردن و هاوارکردنی بێمەعنا بێسوود بێمەبەست بیری لێ نەکاتەوە وەقسید فی مەشیک ڕۆیشتنەکەت با مامناوەند بێ وەغڵض من سەوتێک دەنگت نزمکەوە
نزمی کەوەی ناکەس لێت تێنەکە بەڵام یعنی بەبێ پێویستی دەنگت بەرز مەکەوە إن أنكر الأصوات ناشرين و ناخۆشەویستترین و خراپترین دەنگ لای خوا طبعا لصوت الحمير صوتي گوێ درێژە صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.